هەمیشە بە بەردەوام هەمووان لە خەمی ئەوین کە پارێزگاری لە ژینگەکەی خۆمان بکەین. ڕەنگە زۆر کات قسە لەسەر ئەوە کرا بێت بڵین ئێمە زۆر کات ژیرانە مامەڵە لەگەڵ ئەو بابەتانەیە ناکەین کە ڕۆژانە بەکاری هێنین لە ژیانمانە. یەکێک لەو بابەتانە ئەو کیسە نایلۆنانەیە کە ڕەنگە بۆ زۆرینەی پێداویستەکانمان بەکاری بێنین، بەڵام بەبێ ئەوەی کە درک بەوە بکەین کە ئەم کیسانە یاخود ئەم زەرفانە چ زیانێک بە ژینگەکەمانەگەێنێت. ئەم نایلۆنانە کە لە ژینگەیە ئەبێ دواتر ماوەیەکی چەندی پێچێت تاکو لە ژینگەشی ئەبێتەوە. بۆیە چەندین ڕێکخرا و گروپ هەیە کامیشە و بەردەوام لە هەوڵی پارێزگاریکردنی ژینگەیان. یەکێک لەو ڕێکخراوانە هەستاوە بەوەی لە بری بەکارهێنانی زەرفی نایلۆن تورەکەی خامیان دروست کردووە بۆ ئەوەی کە تۆ بتانی لە کاتێکا کاچی بۆ بازاڕەکان تۆ ئەم تورەکە خامە لەگەڵ خۆتابەری هەموو پێداویستەکانی خۆت لەوێدا دابنەی لە بری ئەوەی کە زەرفە نایلۆنەکان بەکاربێنی کامە خۆی لە خۆیان هەوڵێکی زۆر باشە بۆ ئەوەی کە تۆ بەرەبەرە دوورکەویتەوە لە بەکارهێنانی نایلۆن و پلاستیک بۆی کە بە ورتر لەسەر ئەم چالاکیە گفتوگۆ بکەین. ئێستا بە خۆشحاڵی میوانداری خات و سارا سەلاممان کردو کە بەڕێزیان بەرپرسی بەشی ژینگە لە ڕێکخراوی بۆ پاراستنی ژینگە و پاراستنی ژنان. فەرموو سارا گەر بفەرمووی. خێربێت. خۆشبن، زۆر سپاس. بانی باش بەخێربێت. زۆر سپاس. لانا بەر لەوێ بچین کە باسی ئەوت کرد کە تورەکە بەکاربێنین بەڕاستی لە ماوەی ساڵانی ڕابردوو ئەمە بەشێ بوو لە دابوونەریت و کەلتوریە بەڕانی هەر بە مناڵی خۆشمان کە لە شەی بەرێت شار ڕۆشینە دەرەوە دایکمان تورەکە یاینەدە ئەو نایلۆنە بوو دروستە کردی بۆی نوقڵەکەمان لێ نەکەی نوقڵەکەمان لێ نەکەی و لەگەڵ خۆمانە بێ. زۆر ڕاستە دەستە خۆش بەخێر بخات سەر چاوان بەخێر هاتیت. پێم بڵێ با لە ئەم بیرۆکەیەوە دەست پێ بکەم. بیرۆکی بەکارهێنانی تورەکەی خام لە بری زەرفی نایلۆن ئەمە لە چیەوە سەرچاوی گرت بۆچی بیرتان لەوە کردەوە کە ئیتر بەرەبەرە لە نایلۆن دوورکەوەنەوەی تر خام بەکاربێنن؟ بەڵێ بەیانی بینەرانی کەناڵی کورسات و بەرنامە ڕۆژێکی نوێ باش، زۆر سپاسدانەکەم، خۆشحاڵم کە لێرەم. من سارا سەلام بەرپرسی بەشی ژینگە لە ڕێکخراوی نوێ. ڕێکخراوی نوێ ڕێکخراوێکە لە هەڵەبجە ئۆفیسمانەیە لە ساڵی 2013ەوە دامەزراوە ئەم ڕێکخراوە لە ژێر ناونیشانی ڕێکخراوی نوێ بۆ پاراستنی ژینگە و مافەکانی ژنان و خۆی لە چەند سێکتەرێکە ئابینێتەوە. یەکێ لەو سێکتەرانە ژینگە، یەکێک ژنان، یەکێک ڕاگەاندن کار لەم بەشانەیەکات. من وەکو بەرپرسی بەشی ژینگەکەم ئێمە بۆ ماوەی 3 ساڵە بیرۆکەی دروستکردنی تورەکەی خاممان لا دروست بوو بۆ هۆکارێکە ئێستا لە هەموو جیهاندا پرسی ژینگە بووەتە پرسێکی جیهانی و هەموو توێژەران و بیرمەندان و دۆستانی ژینگە لە هەوڵی ئەویان کە بە هەموو شێوازەکان ژینگە بپارێزین. ئەلاگەی نایلۆنی ژێکێکن لەو پیسکەرانەی ژینگەکە لە ئێستادا لە جیهانا بە نەفرەتی ڕەش بەناوبانگەوە پیسکەرێکی زۆر زۆری ژینگەیە، بە تایبەتی ئەلاگەی ڕەش و مادە پلاستیکیەکان کە بۆ ماوەیەکی زۆر لە خاکە ئەمێنەوە و ژینگە پیسەکەن و شی نابنەوە. جا بیرۆکەکە ئێمە لەوەی یاسەری گرت کە ئێمە بتوانین بە هەوڵی چالاکوانان و بە هەوڵی دڵسۆزان ئێمەش وەکو وڵاتانی دنیا بیکەین بە کللتور کە لای ئێمەش وەکو وڵاتانی تر علاگەی ڕەشکەم بکرێتەوە، علاگەی نایلۆن بەکار نێت بۆی چیتر ئێمەش بتوانین ژینگەکەمان بپارێزین و لە پیسبوون ڕزگاری بکەین. هەستان بە دروستکردنی تورەکەی خام لە بری علاگەی نایلۆن و بۆ ماوەی 3 ساڵە لەژێر 3 پرۆژەی گەورەی جیاوازە ئێمە تورەکەی خام دروست دەکەین و لەگەڵ هۆشیاریەکەیە لە سمینار و شوێنە گشتیەکان و قوتابخانەکان و مارکێت و دایرە حکومیەکانی ناوشاری هەڵەبجە و دەرەوەی شاری هەڵەبجە ئێمە هەستاوین بە دابەشکردنی ئەم تورەکانە بۆ هیواین کە بتوانین بکەین بە کللتور خەڵک بەکاری بهێنێت. زۆر سپاس. ئەمەش دوانیان بە هەدیە لۆگۆی کەناڵی کورسات. دەستەکانە خۆش بێت. یەکدانەشم بیتێ لەمانە بۆی کە ئێمە و هاوڵاتیانیش بزانین. بەڵێ دەستخۆش. دەستەکانم سپاس بۆم دیارە لۆگۆی کورساتی لەسەرە ئەوەی کە گرنگیشە ئەمەیە لەسەر تورەکەکە بە کوردستان ساوس بکەین، یعنی ئەمیشە با کوردستان ساوس بکەین. پرۆژەیەکی نوێمانە، ئەم پرۆژەیە لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەڵمانیاوە جێبەجێکرێت. پرۆژەکە خۆی لە کۆمەڵە ئیشا ئەبینێتەوە. یەکێک لەو ئیشانە سەوزکردنی ناو قوتابخانەکان، هەندێک لە قوتابخانەکانی ناو دەرەوەی شاری هەڵەبجەیە. ئەنجا سەوزکردنەکە لە ڕووی ناشتنی نەمامەوەیەوە
زیادکردنی ڕوبەری سەوزاییەوەیە گوڵ و گوڵزارەوەیەوە چەند چالاکیەکیش کە تایبەتە بەناو قوتابخانەکان وەکو چالاکی ژینگەییەکان چالاکی شانۆگەری چالاکی پاکردنەوەیە بۆ ئەوەی ئێمە بیکەین بە کللتور هەر لە قوتابخانەکان و لە سەرەتایی و لە باخچەی ساوایانەوە بتوانین ئێمە ئەم بیرۆکەیە بکەین بە کللتور کە مناڵ خۆتان نەزانن زووتر فێریش دەبێت و زووتر لاسایی ئەکاتەوە شتەکان هەڵ ئەگرێ ڕێنماییەکان وەرئەگرێ وەک لە گەورەکان ئێمەش ئەمانەوێت لە ڕێگەی مناڵەوە بتوانین لە ڕێگەی قوتابخانەکان و پەروەردەوە بتوانین پاراستنی ژینگە بکەین بە کللتور و خوازیاریشین داوامان کردووە کە ببێت بە یەکێک لە مادەکانی پەروەردەکە بتوانین لە قوتابخانەکانە بخوێنرێت. پرۆژەکەمان بۆ ماوەی 2 ساڵ بەردەوامە و دروستکردنی تورەکەی خام و ماسکیش کە ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ماسکیشی هاتوۆتە سەر ئەم تورەکانە بەبێ بەرامبەردا بەش ئەکرێن لە شوێنە گشتیەکان لە قوتابخانەکان لەو شوێنانەی کە پێویستە دوکانارەکان. زۆر باشە دەستە خۆش بێ و خۆت باست لێوە کردوتت ئێوە نزیکی ماوەی 3 ساڵە سەرقاڵی ئەم پرۆژەیەن لە ماوەی ئەم 3 ساڵە بەڕای تۆ فیدباکی هاوڵاتیان چی بووە خودت کاردانەوەی ئەم پرۆژانەی ئێوە چی بووە هاوڵاتی تا چەند پابند بووە بەوەی یاخود درکی بەوە کردووە کە ئەو نایلۆنانی بەکارهێنن زەرەر و زیانێکی زۆری هەیە بۆ ژینگە با لە بری ئەوە هەموو بتوانین ئەم تورەکە خامانە بەکاربێنین. بەڵێ لە ماوەی ئەم 3 ساڵە ئێمە هەوڵمان ناوە ینی لەگەڵ هۆشیاریەکەیە ئێمە ئەم تورەکانەمان بڵاو کردوێتەوە بەڕاستی خەڵک زۆر پێیان باشە زۆر بە شتێکی تازەی ئەزانن بەڵام خۆتان نەزانن هەر ئیشێک کە تازە بێت لە کۆمەلگایەک تۆزێک خاو ئەچێت سست ئەچێت یعنی تا لە ناو هاوڵاتیانە ئەبێت بە کولتور خەڵک ڕایەت لەگەڵ بابەتەکە تۆزێک پێ ئەچێت بەڵام ئێمەش هەوڵمان ناوە وەک چۆن ئەڵەی شۆڕشێکی سپیمان بەرپا کردووە ئەم شۆڕشە خۆتان نەزانن هیچ شۆڕشێک بەبێ کەم و کورتی و یەکسەر نایە بەدەستەوە ئەبێ هەوڵی بۆ بیت ئێمەش لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کە لە ڕۆژی ژینگەی کوردستانە ئێمە توانیمان پێشانگایەکی گەورە لە تورەکەی خام بکەینەوە کە چەندین جۆر تورەکەی خاممان پیشاندا لە پێشانگاکە بە ئامانجی ئەوەی کە ئێمە بتوانین ئەمە بکەین بە کللتور لە ناو هاوڵاتیانە و کۆمەڵێک سوودی تورەکەی خامان خستە ڕوو یەکێک لەو سوودانەی کە باسمان کرد بۆ هاوڵاتیان ئەوەیە کە هاوڵاتی ئاسایی بتوانێت لە مارکێت و لە بازار و لە شوێنە گشتیەکانە بەکاری بهێنێت بۆی زیانەکانی علاگەی نایلۆن بزانێت کاتێک کە ئێمە علاگەیەکی نایلۆن بەکارهێنین دواتر باسییانەکەین چەند زیانمان پێگا لە ڕوە تەندروستیەکەیەوە و لە ڕۆژینگەیەکەوە چەند زیانمان پێگات و توانیمان لە پێشانگاکەیە ئەوە پیشانی خەڵک بین کە پێیان بڵێنەری ئەو پێشانگایە بن ئەوەی کە بەڕێز زۆر توانیمان پێیان بڵێن کە ئێوە لە بری ئەوەی کۆمپانیا و بازرگان و دوکان نارەکان لە بری ئەوەی ڕیکلامەکانتان لەسەر علاگەیەکی نایلۆندا ئەنێن کە یەک بار مەسرف و فڕێ ئەدرێتە ژینگە و ژینگەی پێپیس ئەکرێت ئەتوانن ڕیکلامەکانتان لەسەر تورەکە خامەکە دابنێن بۆ ماوەیەکی زیاتر ئەمێنێتەوە و ژینگەشی پێپیس نابێت و ئەمەش هاندانێکە بۆ بەرهێنەکان کە بتوانن ئەم کارە بکەن بە کللتور لە کەواتە ئێمە کە پێویستمان بەم هۆشیاریە لە نێوان هاوڵاتیانە لە نێوان خۆمانە بڵاوی بکەینەوە ئێمە بەتایبەتی لە ئێستا لە مانکی پیرۆزی ڕەمەزانە بەوەی ئەوەی کە کەش و هەواکە گەرمە لەوانەیە هاوڵاتیان زیاتر بەشەوە بێنە مارکێتەکان بەشەوە بچنە مۆڵە گەورەکان بۆی کە کەل و پەل و پێداویستیەکانیان بکڕن کە ئێمە چین پێداویستیەکانمان نەکڕین زۆر جار کاچینە بەردەمەوەی کە پارەکە بین زەرفێکی لایلۆن نێنن شتەکانمان بۆ تێکن بەڵام ئەگەر لە مارکێتەکانە ئەمانە لە باتی زەرفەکان دابنرێ لەوانەیە هاوڵاتێکە بە دڵێکی کەوە وەریشی بگرێ ئێوە هەوڵێکتان نەیاوە کە ڕێژەیەکی زۆرتر لەم خامانە یاخود لەم مانتورەکانە بەکاربێنن لە مارکێتەکانە بۆی هاوڵاتیان چکەمە بۆ جارێک نالوانێت بۆ چەند جارێکیش بتوانی بەکاری بێنی بیبیت شتەکانی تێکەیت و لە ماڵەوە داینێت و جارێکە بەکاری بێنی هەوڵێکی واتان نایەوە ئێمە وەکوتم لە سیمینارەکانمانە هەموو زۆربەی دوکانارەکانی شاری هەڵەبجە گەڕاوی مارکێتەکان خۆمان چەند نمونەیەکی تورەکە خامەکانمان لا داناون بەسەرمان کردوونەتەوە پێمان وتون ئێمە ئەتوانین بە نرخێکی زۆر هەرزان ئەمانەتان بۆ دروستکەین ئێوە ئەتوانن لۆگۆی خۆتانی لەسەردانن بە هەر شێوازێک کە ئەتانەوێت هاوڵاتیانمان هۆشیار کردوێتەوە یعنی تا هۆشیاریەکە نەگاتە ئاستی لووتکە هاوڵاتیان خۆیان دەرک بە زیانەکانی علاگەی نایلۆن نەکەن پێم وابێ ئەگەرکی زەرفەکەش بی بەدەستیەوە ئیباتەوە لە ماڵەوە دای ئەنێ و بەکاری ناهێنێت بۆیە گرنگە پێش ئەوەی کە ئێمە ژمارەیەکی زۆر لەم تورەکانە بخینە بازار ئەبێت ڕێژەیەکی زۆر هۆشیاری بڵاو بکەینەوە بۆ ئەوەی هاوڵاتیان زیانی علاگەی نایلۆنەکە بزانن پێش وەخت جا بەکاری بێن زۆر باشە کاواتە ئێستا با بکەین بە دەرفەتێک بۆ ئەوەی کە
ئێمە بینەرانیش بزانین بەڕێستان بۆنمەکە ماوەی چەند ساڵێکە لە بواری ژینگە و پاراستنی ژینگەیە کارەکەن پێمان بڵێن بەکارهێنانی ئەم کیسە نایلۆن و زەرفە نایلۆنانی کە ئێمە ڕۆژانە بەکاریانەهێنین چ زەرور و زیانێکی هەیە بۆ ژینگەکەی خۆمان؟ بەڵێ کیسی نایلۆن خۆمان نەزانین لە چەند مادەیەکی کیمیایی پێک هاتووە کاتێک ئەم مادە کیمیاییانە خۆراکێکی گەرمی تێیەکەین بە تایبەتی نان کە ڕۆژانە ئێمە ئەچین بۆ نانەوە و نان کە بەداخەوە هەڵمەتێکیش کرا لە پارێزگای سلێمانی کە عەلاگەی نایلۆن لە نانەواخانەکان قەدەغە بکرێت بەڵام ئەو هەڵمەتە سەری نەگردیانی نەچوە بواری جێبەجێکردن یاساکە ئەم مادە گەرمانە نان پاقلە شێلم کۆمەڵێک مادەیە کە یەکسەر ڕاستە و خۆ ئەکرێتە ناو عەلاگە نایلۆنەکەوە ئەمانە مادەیەکی فینۆڵ لە ناو ئەم زەرفی نایلۆنەیە هەیە کە خۆی بە مادەی کیمیایی بەرهەمهێنراوە کاتێک کە تۆ مادە گەرماکەیتە ناو ئەم کیسە نایلۆنەوە کارلێک لەگەڵ خۆراکەکە یاکات بە تایبەت نان کە ئێمە ڕۆژانە بەکاری ئەهێنین خۆتان نەزانین کاتێکە نانەکە لەگەڵ عەلاگەکەیە چ دیمەنێک یان سەمونونەکە چ دیمەنێک لەگەڵ هەڵم و عەلاگە و هەویرەکە دروستە بێت بۆیە ئەم دوو مادەیە کارلێکەکەن لەگەڵ خۆراکەکە و ئەبێتە هۆی چی ئێمە هەست بە خۆمان ناکەین بەڵام سیرەکەین بە مروری زەمن لەوانەیە هاوڵاتیان پرسیاری ئەوە بکەن ئەڵێن بۆچی جاران زۆر ڕێژەی شێرپەنجەکەم بۆ ڕێژەی نەخۆشیەکان کەم بوو بەڵام ئێستا ڕۆژ بە ڕۆژ ڕێژەکە لە بەرزبوونەوەیە ئێمە وەکو شارەزایان وەکو دڵسۆزانی بواری ژینگە ئەڵێن ئەم بەرزبوونەوەی ئەم ڕێژە زۆریەی نەخۆشی ئەگەڕێتەوە بۆ بەکارهێنانی مادە پلاستیکیەکان و بە تایبەتی نایلۆنەکەش کە بۆ ماوەی چەند ساڵێک لە خاکە ئەمێنێتەوە و شی نابێتەوە و دیسانیش لەگەڵ خۆراکەکانمانە کار لێ ئەکات وە زیانێکی تری عەلاگە نایلۆنەکان جگە بۆ تەندروستی مرۆڤ ئەوەیە کە تۆ ڕۆژانە کاچیتە بازار 3 تا 4 عەلاگەی نایلۆنت بەدەستەوەی و ئەیهێنیتەوە بۆ ماڵەوە ئەمانە چیان لێت ئەمانە هەمویان فڕێ ئەدرێن یەک جار مەسرفەکرێت و فڕێ ئەدرێتە ناو ژینگەوە و بۆ ماوەی چەندین ساڵ ئەم عەلاگە نایلۆنانە لە ناو خاکاشی نابنەوە دوجار کە ئەش سووتێنرێن هەرشی نابنەوە بۆیە خاکەکەمان بۆ پیسەکات ئەمە لە ڕۆژینگەی یەکەیەوە و خۆتانی شەزانن لە زستانە ئەم عەلاگانە چۆن ئەچنە بەردەم مەجاری و ئاوەڕۆ و بێتە هۆی دروستبوونی لافاوکە زۆربەی زۆری لافاوەکانمان بەهۆی گیرانی منهۆڵەکانەوە بێت کە عەلاگەی نایلۆنیش یەکێکە لەو هۆکارانەی کە لافامان بۆ دروست دەکات وە ساڵانە ئەگەر بینی بێتان و بیستی بێتان لە ناو ئاو دەریا و ڕووبارەکانە کە چەندین گیان لەبەری ناو ڕووبارەکان بەهۆی عەلاگەی نایلۆنەوە گیان لەدەستەیەن کە ئاوی ڕووبارەکانمان بۆ پیس ئەەکەن و گیان لەبەرەکانمان بۆ ئەخەنە مەترسیەوە بۆیە مەترسیەکانی عەلاگەی نایلۆن زۆر زۆرە و لە هەمووشیان زیاتر پیسبوونەکەیەتی کە ژینگەمان خاکمان بۆ پیسەکات و جارێکی تر پاک نابێت زۆر باشە من حەزەکەم زیاتر پرسیارەکانمان بچینە ناو خەڵکەوە ینی بۆ نمونە ئێستا بە تایبەتی لە ئێوارانە لە ناو بازاڕە لە سەنتەری شاری سلێمانیە بەردەم مزگەوتی گەورە ئیتر خواردنێکی زۆر میوەیەکی زۆر سەوزەیەکی زۆر ئەفرۆشێ ئێمە بتوانین لێەوە دەست پێ بکەین چکە هاوڵاتێکی زۆر ڕوەکاتایەوێ ئێوە هەڵتان نەیاوە لە ڕێگەی ئەو کەسانەی کە لەم ڕێکخراوەی ئێوەیان ئەگەر ڕێژەیەکی کەمیش بێ ئەگەر خێزانێک یاخ و پیاوێ یاخ و ژنێک ئەگەر یەک دانەشی بیتێ لەمە ئەمە هەر ئەبێتەوە ژیاری و کەمکردنەوەی ئەو خراپی نایلۆنی کە باسیەکەیت هەوڵێکی واتان نەیاوە ئێمە دابشکردنەکانمان باسم کرد بردوێتە شوێنە گشتیەکانیش لە ناو بازار و لە ناو جەرگەی بازار و شوێنی قەرباڵخەکانە دابشمان کردوون لەگەڵ دابشکردنەکەشا پێمان وتون کە ینی دەستمان گرتووە لەگەڵ ئەوەی کە نانەکەی کردووەتە ناو زەرفە نایلۆنەکەەوە دەرمان هێناوەتەوە پێمان وتووە ئەم تورەکە تەندروستە هەڵم ناکات نانەکەی تۆ لەگەڵ عەلاگەکەیە کارلێک ناکات پێویستە تۆ ڕۆژانە ئەمە بەکاربێنیت لەگەڵ ئەوەشا ئێمە لە شوێنە گشتیەکانی وەک سەوزە و مارکێت و ئەو شوێنانی کە زۆر زۆر خەڵک کارلێکی لەگەڵاکە بەرکەوتی لەگەڵا بێت ئێمە لەو شوێنانەیە دابشمان کردووە زۆر باشە دەستان خۆش بخواست سارا سپاس بۆ تۆ دەستخۆشی لە خۆت و لە هەموو ئەنجامانی ئەو ڕێکخراوەکەین